ئەفسانەی بۆکسێن محەممەد عەلی کڵای ناوی تەواوی کاسیوس مارسیلوس کڵایە. لە ساڵی 1942 لە خانەوادەیەکی ڕەشپێستی ئەمریکی مامناوەند لەدایک بوو. یەکەم و گەورەترین بربەست لە پێش لە دایکبوونی محەممەد عەلیدا ڕەگەزپەرستی و ڕەنگپەرستی خەڵکی وڵاتەکەی بوو. بەڵام وەک خۆی دەڵێت هیچ شتێک مەحاڵ نییە. ئەم بربەستەش نەبووە ڕێگر لەوەی ببێتە باشترین یاریزانی بۆکسێن لە مێژوودا. بوو بە یاریزانی بۆکسێن چونکە پایسکلەکەی دزرا. ڕووداوەکە دەگەڕێتەوە بۆ ساڵی 1954 کاتێک محەممەد عەلی لە تەمەنی 12 ساڵیدا لەگەڵ هاوڕێیەکی سەردانی هۆڵی کۆلۆمبیا دەکەن. محەممەد عەلی پایسکلەکەی لە دەرەوە جێ دەهێڵێت و پاش گەڕانەوەیان محەممەد بۆی دەردەکەوێت پایسکلەکەی دزراوە و زۆر غەمبار و تووڕە دەبێت. بۆیە دەچێتە لای پۆلیسێک پێی دەڵێت دەبێت لەو کەسە بدەم کە پایسکلەکەی دزیوە جا هەر کەسێک بێت. پۆلیسەکەش خۆی ڕاهێنەری بۆکسێن بوو پێیوت پێویستە خۆت فێرە هونەری جەنگ و لێدان بکەی ئینجا ئەو کارە بکەی. پاش ئەم ڕووداوە داهاتوە زێڕینەکەی لەلایەن ئەم پۆلیسەوە بوو خۆی فێرە بۆکسێن کرد. کڵای زۆر بە خێرایی لەشی بەرامبەر هێرشەکان لا دەدا. ئەمەش بۆ ئەو ڕاهێنانە دەگەڕێتەوە کاتێک داوای لە برا بچووکەکەی کرد بەردی بە خێرایی بۆ بهاوێژێت و ئەویش سەرسوڕهێنەرانە خۆی لێلا دەدا. لە ساڵی 2002 محەممەد عەلی ئەستێرە هێماکراوەکانی ڕێگای هاتوچۆی هۆڵیۆدی پێبەخشرا. بەڵام ئەو بەداوایەکەوە بەردی شەقامی هاتوچۆی گۆڕی بۆ نووسراوی دیوار چونکە حەزی نەکرد. هەمیش وتی ناوی پێغەمبەرم صلی الله علیه وسلم هەڵگرتووە. 3 جار بەدوای یەک هەڵبژێردراوە بۆ پاڵەوانیەتی کێشی قورس و یەکەم هەڵبژاردنی لە تەمەنی 22 ساڵی بوو کاتێ بە یەک لێدانی یەکلایی کەرەوە لە سۆنی لیستۆنی بردەوە. لە ساڵی 1964 لە کاتی هەڵگیرسانی جەنگی نێوان ئەمریکا و ڤێتنام محەممەد عەلی داواکاری خزمەتی سەربازی لێکرا. بەڵام محەممەد عەلی داواکاریەکەی حکوومەتی ئەمریکی ڕەت کردەوە و وتی ئەم جەنگە دژی بنەماکانی قورئانە. لە پای ئەم ڕەتکردنەوەدا حکوومەتی ئەمریکی ماوەی 5 ساڵ زیندانی و پێبژاردنی $10,000 و لێسەنەوەی نازناوەکانی سزایدا. بەڵام بە کەفالەت زیندانی نەکرا ئازاد کرا. تا ساڵی 1970 ئەنجامدانی یاری لێ قەدەغە کرا. لە ساڵی 1990 محەممەد عەلی کڵای توانی سەدام حوسێنی سەرۆکی پێشووی عێراق ڕازی بکات بە ئازادکردنی 15 بارمتەی ئەمریکی. محەممەد عەلی سەردانی بەغدادی کرد و 50 خولەک لەگەڵ سەدام حوسێن گفتوگۆی کرد. محەممەد عەلی لە تەمەنی 42 ساڵی تووشی ئیفلیجی لەرزین نەخۆشی بارکینسۆن بوو کە بووە هۆی کەمی جوولەیی و نەدوان و ئەم نەخۆشیەی محەممەد عەلی کڵای زیادی کرد و پاش کێشەی لە هەناسەدان لە ساڵی 2016 لە تەمەنی 74 ساڵی هەواڵی کۆچی دوایی ئەستێرەی ناوداری جیهان محەممەد عەلی کڵای ڕاگەیاندرا. کڵای ناوەکەی لە کاسیوس مارسیلوسەوە گۆڕی بۆ کاسیوس ئێکس بەهۆی هاوڕێتی ماڵکۆڵم ئێکسەوە. پاشان بۆ دوایین جار ناوەکەی گۆڕی بۆ محەممەد عەلی و زۆر ڕقی لەو کەسانە بوو کە بە کاسیوس بانگیان دەکرد. محەممەد عەلی ئەفسانەی بۆکسێن لایەنی کۆمیدیای لە ژیانی لەبیر نەچوو. He's a racist. Call me a nigga.
ain't nothing. وە چێژی قسەکانی تا ئێستاش لا دڵی ملوێنان هەوادارانیدا ماوە. I'd like to know what you're going to do when you retire from boxing. I think he's probably taking the last count at the moment. I'll do my best to wake him up. Just sleep. That's all I'm gonna do. That's all he wants to do when he retires. Now, when I retire from boxing, I really don't know. I want to say something right here. This might make you all think. Get ready to meet God. Owning real estate, going in business, teaching boxers, that won't get me to heaven. How many here believe there's a supreme being, believe there's a God? How many believe there's some power that made the sun, the moon, the stars? How many believe that this stuff didn't just come out here? Somebody wiser than us made it. How many believe there's a God? How many believe there's not a God? All right. Believe there's not a God. All right. If I told you who don't believe in God, if I told you that this glass made itself, no man made this glass, would you believe it? Would you believe I just told you this thing made itself? If I told you this television station popped into existence, it just, no man made it, you said Muhammad Ali's crazy. All right. If that glass couldn't make itself, if this building didn't make itself, then how did the moon get out there? How did the stars and Jupiter, Neptune and Mars and the sun, how did nature, how did all this come here if didn't know why is something planning to make it? So what I'm saying is, I believe we're going to be judged. God is watching me. God don't praise me because I beat Joe Frazier. God don't give nothing about Joe Frazier. He wants to know, how do we treat each other? How do we help each other? So I'm going to dedicate my life to using my name and popularity, helping charities, helping people, uniting people, we need somebody in the world to help us make peace. So when I die, if there's a heaven, I want to see it. We all going to die soon. This is not the life now. This is a test to see where will we spend our life, but your soul and your spirit never die. That's going to live forever. So your body is just housing your soul and spirit. So God is testing us on how we treat each other, how we live, to see where our real home be in heaven. The most important thing about life is what's going to happen when you die. Are you going to go to heaven or hell? And that's eternity. Get myself ready to meet God and go to the best place. Does that make sense? Thank you.